وا بۆ سێ مانگ دەچێت خۆپیشاندان لە ڕۆژهەڵات و کوردستانی ئێران بەردەوامە. زیاد لە 500 خۆپیشاندەر کوژراون. ئەمە بێجگەل لە برینداربوونی سەدان بریندار و زیاد لە 18,000 کەس تا ئێستاکە دەستگیر کراون. هونەرمەند و کەسانی شارستانی تیادایە، بەڵام ناڕزایەکان زۆربەی چین و توێژەکانیشی گرتوۆتەوە بۆ ئەو مەبەستە میوانداری مایسترۆ و هونەرمەندی کورد پێدرام شەهلایی دەکەین. کاک پێدرام ئەم کاتت باش. هەموو کاتان باش کاکە سوگیان. زۆر سپاس. پێدرام هەڵبەت سەرباری ئەوەی خۆپیشاندان زۆربەی چین و توێژەکانی گرتوۆتەوە، بەڵام هونەرمەندان بەهێز و گوڕێکی جیاوازەوە لە ڕێی هونەرەکەیانەوە خۆپیشاندانەکانیان جڵەوداوە، بە تایبەتی ناسیر ڕەزازی و پێدرام شەهلایی و زۆرێک لەو هونەرمەندانە و هاوکات دەرویش و ئیبی و هونەرمەندانی ئێران کە بوونەتە پشتیوانی ئێران. بەڵام ئێران، کۆماری ئیسلامی ئێران بە بەردەوامی سەرکوتی زۆرێک لە هونەرمەندان و زۆرێک لە ناڕزایەکان و بە تایبەتی ژنانیش دەکات. پێم خۆشە زیاتر ڕوونکردنەوەمان بۆ باسکەی لەو بارەیەوە پێدرام. بەشێکی سلااو و ڕێز و حرمەت بۆ جنابەت کاک ئاسۆ و هاوکارانتان لە وست ئەمریکا. ئەوەی ڕاستی بێ مەسەلەکە ڕەنگە کەسێکی وەکو من ئیجازە بەخۆی نەدا کە بێت ئەو شۆڕشە مەزنە هەڵسەنگێنێ بە حکمیەوەی کە قارەمانانی مەیان ئەوانەی کە لەسەر شەقا من ئەوانن دەبێ پێناسی ئەو شۆڕشە بکەن و بەڵام دیارە ئامانجەکەیان چییە بۆ مافی ڕەواکان ئازادی دەربڕین هەروەکی باسم کرد مافی ڕەوای خۆیان هاتنەتە سەر شەقام و دوای ئەوە دەچن کە ئاڵوگۆڕێک پێک بێت کە ئەوانیش وەکو ڕاوی ئینسانەکانی پێتەوای مرۆڤەکانی تر لەسەر و خۆی زەویە بە ئازادی و بە دڵی خۆیان بژین. ئەم ڕێگەیەدا مەسئولیەتی کەسانی وەکو کەسێکی وەکو بەندە من ناتوانم لە بڕی کەسانی تر قسە بکەم، بەڵام وەکو خۆم من پێم وایە وەزیفەی ئێمە ئەوەیە کە دەنگی ناڕزایەتیەکان ڕازاوە بکەین. من پێم وایە لە ڕێگەی هونەرەوە شۆڕش ناکرێ، شۆڕش توانێت فقط هاندەری ببورە هونەر یا مۆسیقا لێرەدا ئەتوانێت هاندەری دەنگی جەماوەری گشتی بێت و وەکو ئەوەی کە ئەو شۆڕشە بتوانێت تەزین بکە ڕەنگێکی پێ بدا کە دەنگەکە زیاتر بڵاوە بێت. و شتێکە کە من لەسەر ئەرکی سەرشانی خۆم زانیوە و بەو توانایە کەمیەکە بووە یەک دوو بەرهەمان پێکێناوە. بەڵێ پێدرام هەڵبەت ئەمێ باس لەوە بکەین کە سەرباری ئەوەی کۆماری ئیسلامی ئێران سەرکوتکاری زۆری کردووە بەرامبەر خۆپیشاندەران بەگشتی بەرامبەر خەڵک، بەڵام دەشێوێت سەرکوتکاری و ستەمکاری بەهێز کات بەرامبەر هونەرمەندان. ئێستا یەکێک لە هونەرمەندەکان لە کونجی زیندانە بۆ ئەوەی کە فەرمانی سێدارە بدرێ. ئەمە بێجگەلەوەی کە ئێران لەو باوەڕەیە کە سەرکوتکردنی هونەر و مۆسیقا دەتوانێت ئازادیەکانیش سەرکوتکە لە ڕێی سەرکوتکردنی مۆسیقا و هونەر و هونەرمەندانەوە. دەسەڵاتی تاران 43 ساڵە سەرکوتەکە، دەسەڵاتی تاران 43 ساڵە عەبایەکی ڕەشی ناوە بەسەر هەرشتی جلوەی جوانیە. جا بۆیە ئەمە شتێک نییە کە چاوەڕوان نەکرابێت. ئەوەی کە ئێستا ئەیەوێ ڕێگەی کەسێکی هونەرمەند و سزا بدات کە زۆر ناڕەوایە، فقط بۆ ترس و وەحشەتە، بۆی کە ئەویش نیشان بە چەکێکی بەدەستە بۆتوانێت لەوە ئیسفادە بکات. من پێم وایە لێرەدا نابێت جیاوازی بکەین لە بینەوە کە کەسێکی ئاسایی لە سێدارە بدرێ یا کەسێکی هونەرمەند. ئەوەی کە جێگەی داخەوەیە کە مرۆڤێک ئینسانێک بە 1001 وا و چاوەڕوانی سێدارەیە. بۆیە من پێم وایە من فەرقێک ناخەم ئایا هونەرمەندێکە یا کەسێکی ئاساییە، هەر کارەیەکە، هەر کەسێکە ژنە، لاوە، پیرە، کوردە، غەیرە کوردە، هەموومانە بەرحاڵ ئێستا لە چوارچێوەی ئێراندا 43 ساڵە ئەو هەورە پەڵە هەورە ڕەشە موجودە. و ئەگەر لە بواری مەسەلەی دۆخی کورد و باسی بکەین بەڕاستی
ئەمە 43 ساڵ نیە ئەسەن مێژووی کورد بەداخەوە قەت لەگەڵ ئێمە سازگار نەبووە و وڵاتانی زلهێز و داگیرکەران ئەم وحشەت و ترسیان هەمیشە بەکارهێناوە بەڵام تا ئێستا جوابی نەداوەتەوە ئێمەش بەردەوام بەردەوام کاک پێدرام هەڵبەت شۆڕشی ژن ژیان ئازادی تەنها لە ناو شەقامەکاندا نەمایەوە بەڵکو بوو بە هەڵایەکی جیهانی و هاوکات بوو بە ناڕزایەتێکی جیهانی بەرامبەر کوشندەگەرایەکانی ئێران و ستەمکاریەکانی ئێران بەرامبەر خەڵک هاوکات ئەمە لەناو هونەردا ڕەنگی یایەوە و بووە پردی پەیوەندیەک لە نێوان زۆرێک لە نەتەوەکانی زۆربەی نەتەوەکانی ئێرانە بە کورد و فارس و بەلوج و هەموو نەتەوەکانی دیکەوە. پێت وایە کە ئەمە هەماهەنگێکی گرنگ و شارستانی دروست کردووە بەرامبەر ستەمکاری؟ من ئەتوانم ئاوا بڵێم هیوادارم هەماهەنگیەکی دروست کردبێ و هیوادارم بە قەولی و گوشەی فارسی دەڵێ فرسەت تەڵەبانە نەبێ یا بۆ کارێک نەبێ کە خۆیانی پێ دەربخەن یاخود بە هەلێکی بزانن کە حتمما کارێکیان کردبێ کە دوایی گلەییان لێ نەکرێت. بەڵام حتا لەسەر ڕایەوەیشا من پێم وایە ئەم کارانە هەروەکو پێشوو ئەرزم کردی کەسێک کە بەڕاستی خەلاق بێ کەسێک کە بەڕاستی بڕوای بە ئازادی هەبێ ئەگەر پیشەکەی هونەر بێ لە هەر بوارێکا بێت چ وێنە کێش بێ چ نووسەر بێ ژەنیار بێ گۆرانی بێژ بێ شاعر بێ ئەتوانێت فقط تەعزینی کە ینی ئەم شۆڕشە بە شێوەیەک جوان بکە ڕەنگێکی بەهێزتری پێ بدە و من پێم وایە ئێستا بە خوشحاڵیەوە ئەو شتە دەبینرێت بەڵام ئایا ئەمە تاکوێ دەڕوات و ئامانجەکەی چێ ببورە داهاتەکەی چ دەبێ بەداخەوە کەس نازانێت. هیوادارم کە ئەو خوێنانەی کە ڕژاوە هیوادارم ئەو زەحمەتانی کە کێشراوە ئەو ڕەنجانەی کە خەڵک دیسان دوپاتێکەمەوە خەڵکی سەر شەقام ناخۆ کێشایانە بە فیرۆنەوە. من تەنها ئاواتێکم ئەوەیە ئەنا مۆسیقا دەمێنێ مۆسیقا شتێک نییە کە من بە پێچەوانی زۆر خەڵکی تر زۆر نادەم لە سنگی خۆم ئای مۆسیقا وایە مۆسیقایش وەکو هەموو شتێکی تر ئێبرازێکە وەسیلەیەکە بۆ جوانکردنی ژیان و دەبێت لەم شۆڕشەدا تا ئەکرێت تا توانامان هەیە هەر کەسە و بتوانایی خۆی بە وانگەی خۆی بتوانێت هەوڵ بدات و بێگومان ئێمە تەنهانین بۆ نمونە جەناب بدام بەوە کرد کە کاک ناسری بەڕێز و من و وە گۆرانی بێژەکانی دیکە ئەم کارانیان بەڵام لە پشتەوەیشا بەرحاڵ کەسانێک تر هەن کە زۆر زەحمەت ماندوو دەبێت لەگەڵ ئێمەدا یەکێ لەوانە ئەمێ ئاماژەی پێ بکەم شاعر و هاوشاری عزیزی خۆمە کاک خالیدی ڕەشید پور کە زۆر زەحمەتەوە لە ماوەیە بەهۆی ئەوە بە یارمەتی دەربووە بۆ نووسینی بەرهەمەکان لە بواری شاریەوە. بەڵێ زۆر سپاس کاک پێدرام هەڵبەت لە دەرفەتێکی دیکەیە زیاتر گفتوگۆ ئەکەین لە بەڕێی بابەتێکی زۆر گرنگە. سپاس بۆ کاتی پێت بەخشیم. سپاس بۆ ئێوە هەر سات و کاتێکی خۆش و سەرکەوتن هەر بژین. زۆر برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بم گرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه